هەموو ساڵێک لە یەکی حوزەیراندا یادی ڕۆژی جیهانی منداڵان دەکرێتەوە و لەو ڕۆژەدا کار و چالاکی جۆراوجۆر و فستیڤال بۆ منداڵان ساز دەکرێت. بەڵام منداڵانی پاژماوی شەڕ و منداڵانی ئاوارە و ئیشکەر جیاواز لە منداڵانی تر یادی ئەو ڕۆژە ناکەنەوە. منداڵانی نیشتەجەی کەمپی عەربەتیش دەڵێن ئەوان نازانن ئەمڕۆ ڕۆژی جیهانی ئەوانە و ئەگەر برزانن ناتوانن بۆ بەسەربردنی کاتێکی خۆش بچنە دەرەوەی کەمپەکە. ئەو جۆژنی ئێمەیە وانە؟ جۆژنی ئێمەیە بەس من نەمزانیم کە جۆژنی ئێمەیە وانە؟ ئێمە وەکو ئەو مناڵانە نیم چینە دەرێدادی بکەین. ئێمە هەر لە ژوورین قەت ناچین بۆ دەرێ. ئێمە بەسەچین بۆ ئەو غۆزەیە یادیەکەی ناچین بۆ ئەو جۆلا ناچینە دەرەوە. دەرێگەی بچینە ئێستا عیبی نەبوو. چەندین خێزان لە ناوچە قەیرانەوەکانی عێراقەوە ئاواری شارەکانی هەرێم بوون کە ژمارەی زۆر منداڵێ لە ناودا هەیە و شەڕ و وێرانکاری کاریگەری خراپی لەسەر دەرونی ئەو منداڵانە دروست کردو و پێویستیان بەوەیە چارەسەریان بۆ بکرێت. مناڵانی سا لە کەمپەکانن بێگومان زۆربەیان مەسەن کە سوکاری ئێزیدیەکانن مەسیحیەکانن ئەمانە خۆی لە خۆیان لە ژینگەیەکی ترسناکەوە کە کوشتن و بڕینە هاتوون لەوانەیە هەندێکیان خوێنیان بینیوە تەعزیبی چوادەوری کەسانی چوادەوریان بینیوە بە پێی پێڕێکخراوی یونیسێفی دەڵێ هەر مناڵێ مووقفێکی توندوتیژ ببینێ کاریگەری لەسەر دەرونیە بێت و تووشی سەدمەی نەفسی هێدمەی دەرونیە بێت. لە ساڵی 1970دا کۆمەڵی گشتی نەتەوەی گرتوەکان ڕێکەوتنامەی جیهانی بەرگریکردن لە مافەکانی منداڵانی پەسەند کرد. بەڵام دوای تێپەڕبوونی زیاتر لە 25 ساڵ بەسەر ئەو ڕێکەوتنەدا تا ئێستاش منداڵان دەبنە قوربانی شەڕ و ململانەکان و بوون بەژێر باری قورسی ژیانەوە و لە بازاڕەکاندا کاریان پێدەکرێت. شاکار نووری NRT سلێمانی.